سیفەتی شەرم و حەیا. باوەڕدار نابێت کارێک بکات کە لەگەڵ ڕەوشت و شکۆ و ڕێزیدا نەگونجێت، چونکە باوەڕدار جوان و ڕازاوایە بە ڕەوشتی شەرم و حەیا. و سیفەتێک لە سیفەتە جوان و بەرزەکانی خۆی پەروەردگار بریتیە لە سیفەتی شەرم و حەیا. بەڵام پێویستە بزانین کە شەرمی خۆی پەروەردگار وەکو شەرمی دروستکراوەکانی نییە، بەڵکو بریتیە لە لادان و دوورخستنەوەی ئەو شتانەی کە ناگونجێت لەگەڵ فراوانی ڕەحمەتی خوادا، و ناگونجێت لەگەڵ تەواوێتی بەخشندەی خوای گەورە، و ناگونجێت لەگەڵ گەورەی لێبردون و نەرمونیانی خوا. پێشەوە ئیبن قەییم ڕەحمەتی خوای لێبێت فەرموویەتی: بەڵام شەرمی خوای پەروەردگار لە بەندەکەی ئەمە جۆرێکی ترە و دەرکی پێ ناکرێت و عەقڵ ناتوانێت شێوەی بۆ دابنێت. شەرمی خوا بریتە لە حایی بەخشندەی و چاکی و شکۆمەندی. خوای باڵادەست شەرم لە بەندە گوناهبارەکەی ئەکات کە ئابڕووی بەرێت، بۆیە گوناهەکەی دائەپۆشێت بە داپۆشینە جوانەکەی. خوای پەروەردگار خۆشویستراوە لە لای بەندەکانی بەهۆی زۆری نیعمەت و بەخششەکانی، و بەندەکانی ڕەغلێگیراون لە لای ئەو بەهۆی گوناه و تاوانەکانیانەوە. یەحیای کوڕی موعاذ ڕەحمەتی خوای لێبێت فەرموویەتی: پاکی و بێگەردی بۆ ئەو خوای کە بەندەکەی تاوان و سەرپێچی ئەکات و ئەو شەرمی لێ ئەکات و ئابڕووی نابات و دای ئەپۆشێت. و لە شەرم و حەیای خوای پەروەردگار ئەوەیە کە وەڵامی داوای بەندەکانی ئەداتەوە، بەدەست بەتاڵی و ناومێدی ڕەتیان ناکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: بەڕاستی خوای پەروەردگار بە شەرم و بەڕێز و بەخشندەیە. شەرم دەکات لە بەندەکەی کە دەستی بۆ لا بەرز بکاتەوە و ئەویش بە ناومێدیەوە دەستەکانی بگەڕێنێتەوە. خوای پەروەردگار لەگەڵ ئەوەی کە سیفەتی شەرمی هەیە، ئەوە شەرم لە دەرخستنی حەق و ڕاستی ناکات. خوای پەروەردگار فەرموویەتی: والله لا يستحيي من الحق. واتە بەڕاستی خوا شەرم لە دەرخستنی حەق و ڕاستی ناکات. جار کەسێک بزانند کە خوای پەروەردگار بە شەرم و حەیایە، ئەوە شەرمی لێ دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: شەرم لە خوا بکەن بە شەرم لێکردنێکی ڕاست و تەواو. وتیان: ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئێمە شەرم لە خوا ئەکەین، سپاس بۆ خوا. فەرمووی: بەم شێوە نییە، بەڵکو شەرمی ڕاستەقینە لە خوای پەروەردگار ئەوەیە کە سەرت بپارێزیت لەگەڵ ئەو ئەندامانەی کە لە خۆی گرتووە، و زگت بپارێزیت لە حەرام لەگەڵ ئەو ئەندامانەی کە لە خۆی گرتووە، و یادی مردن بکەی و ئەوەی قیامەتی دەوێ باواز لە شتی زیاد لە پێویست بێنێ لە دنیا. جا ئەوەی ئەوانە بکات ئەوە بەڕاستی شەرمی لە خوا کردووە. و هەر کەسێک بزانند کە خوای پەروەردگار بە شەرم و حەیایە، ئەوە لە کاتی بەتەنیاییدا شەرم دەکات گوناه و سەرپێچی خوا بکات، وەک چۆن شەرم دەکات بە بەرچاوی خەڵکیەوە گوناه و سەرپێچی خوا بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: ئیحسان و چاکە ئەوەیە خوا بپەرستیت وەک ئەوەی کە بیبینیت، و ئەگەر نەیبینیت ئەوە بێگومان ئەو تۆ ئەبینێت. و هەر کەسێک بزانێت کە خوای پەروەردگار بە شەرم و حەیایە، ئەوە ئەو کەسە شەرم لە خەڵکیش ئەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی: باوەڕ 70 ئەوەندە بەشەیە، و شەرم بەشێکە لە ئیمان و باوەڕ.